سەردانی شاندەکەی هەرێم بۆ بەغدا هەڵوەشایەوە و دواخرا. هەرێم چاوەڕێی تەیب سامیە بۆ ناردنی لیستی موچە و ناردنی 572 ملیارەکەش سەری لا حکوومەتی هەرێم تێکداوە. ناردنی 572 ملیار دینارەکەی دوێنێ لەلایەن بەغداوە سەری لە حکوومەتی هەرێمیش تێکدا بوو ناردنی لیستی موچە بۆ بەغدا. سەردانی شاندێکی هەرێم کە بڕیار بۆ ئەمڕۆ بچنە بەغدا هەڵوەشایەوە و بەپێی زانیاریەکانی تیواریش ڕەنگە سەردانەکە بکەوێتە 2 ڕۆژی داهاتووەوە. بڕیار بوو شاندەکە لیستی موچەی مانگی 8 ببن، بەڵام بەهاتنی پارەکە گفتوگۆی ئەوە دەکرێت لە لیستی موچەی مانگی 9 ئامادە بکرێت و لیستی موچەی مانگی 8 ڕەوانەی بەغدا نەکرێت، چونکە پارەکە هاتووە. سەرچاوەیەک ڕایگەیان تا ئەم شەویش تەیب سامی وەڵامی هەرێمی نەداوەتەوە کە ئاخۆ شاندەکە سەردانی بەغدا بکات یان نا، یان لیستی موچەی مانگی 8 یان 9 ببن لەگەڵ خۆیان. بەو هۆیشەوە سەردانەکە هەڵوەشایەوە وتیشی چاوەڕوانن بزانن ئەمڕۆ تاسبەی بەغدا بەشێکی دیکەی پارەی تەواوکاری موچە دەنێرێت کە داواکراوە نزیکەی 250 ملیاری دیکە بۆ مانگی 8 ڕەوانە بکرێت. بەپێی زانیاریەکان هەرێم تا ڕۆژی چوارشەممە چاوەڕوانی هاتنی پارە دەکات لە بەغداوە. لە ئەگەری دواخستنی زیاتریش بە داهاتی ناوخۆ تەواوکاری موچە دابین دەکرێت و دەست بە دابشکردنی موچە دەکرێت. سەرچاوەیەک بە تیواری ڕاگەیان ئەگەری هەیە چوارشەممە یا پێنجشەممە دەست بە دابشکردنی موچەی مانگی 8 موچەخۆرانی هەرێم بکرێت. وتیشی تا هەفتەی داهاتوو موچەی سەرجەم موچەخۆران دەدرێت و دواتر ئامادەکاری بۆ موچەی مانگی 9 موچەخۆرانی هەرێم دەکرێت. بەپێی قسەی و سەرچاوەیە بێت پێش 22 ڕۆژی هەڵبژاردن موچەی مانگی 9 سەرجەم موچەخۆرانی هەرێم دابەش دەکرێت.